لە ناحیەی حاجی ئۆمەرانم لە ساڵی 2011 وا بڕیار بوو کە ئەم ڕێگایە بە درێژایی 17 کیلومتر بکرێت بە جوتسایی، بەڵام تاوەکو ئێستا کە ساڵی 2026 تەنها 4 کیلومتر لە نێو سنتەری ناحیەی حاجی ئۆمەران کراوەتە جوتسایت و تاوەکو ئێستاش کارەکانی بە کۆتا نەهاتووە. ئەمە لە کاتێکدا ئەم بەردبناغی کە دانراوە وەک ئاماژەم پێداوا بڕیار بوو کە 17 کیلومتر بە درێژایی ڕێگەی هامڵتۆن تاوەکو ئیداری سەربەخۆی سۆران واتە ئەو لۆفانی کە تیایدا بکرێت با جوتسایت، بەڵام تەنانەت بەردی بناغەکەشی نەماوە. ئەمە لە ئێستادا کە ساڵێک دەبێت دەستیان کردووە بە دروستکردنی ئەم جوتسایدە و تاوەکو ئێستا جوتسایدەکەش بە کۆتا نەهاتووە. ئەمە لە کاتێکدا ئەم ڕێگای سەرەکیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە پارێزگای هەولێر لەگەڵ وڵاتی ئێران دەبەستێتەوە کە ساڵانە لەسەر ئەم ڕێگا کە ڕێگای هامڵتۆنە ڕووداوی هاتوچۆی جۆرا و جۆر ڕوودەدەن بەهۆی ئەوەی کەوا ڕێگاکەی تاکساییدە و هەروە ڕێگاکەی تەسکە بۆ شۆفێران داوا دەکردکەوە بە خێراترین کات یاخود بە زووترین کات ئەم ڕێگا بکرێت بە جوتسایی تاوەکو ئەوانش بتوانن وەک ئاماژەم پێدا هەم ڕێگایکی بازرگانیە و هەمیش ڕێگایەکی نێودەوڵەتیە کە 2 کیلومتر 3 کیلومتر لێرە دەگەیتە دەواازەی حاجی ئۆمەران کە ڕۆژانە چەندین بار هەڵگر ئەگەر هاوکارم یارمەتی دەبێت چەندین بار هەڵگر بەم شێوێ بەم ڕێگا داگوزەر دەکەن کە لە ئێستادا تۆزێکی یەکجار زۆر لەگەڵەوەی کەوا جادەکە جوتسایدەکە هێشتا بە کۆتا نهاتووە، تۆزێکی یەکجار زۆر لێرە هەڵدەستێت و ئەمەش نیگەرانی لای هاونیشتمانانی ئەم شوێنە دروست کردو، چونکە ئەوان باز لەوە دەکەن کە ساڵانە داهاتێکی یەکجار زۆری هەیە بۆچی تاوەکو ئێستا نەتوانراوەکەوە جوتسایدی حاجی ئۆمەران تەواو بکرێت و بە خزمەت هاوشاریانی ئەم ناحیەیەدا بکرێتەوە، چونکە وەک ئاماژەم پێدا ڕێگەی هامڵتۆن ساڵانە بەهۆی ئەوەی کە بە ڕێگایکی مەترسیدار ناسراوە ساڵانە ڕووداوی جۆرا جۆری هاتوچۆی تیادا ڕوو دەدات کە ئەمە بە تەواوکردنی ئەم جوتسایدەوا دەکاتەوە ڕووداوەکانی هاتوچۆ کەمتر ببێتەوە، چونکە وەک ئاماژەم پێدا لە 2011 تاوەکو ئێستا کە ساڵ دەکات تەنها 4 کیلومتر توانیویانەکەەوە بیکەم بە جوتسایت کە لە پشتی منەوە دیمەنەکان دیارەوە تاوەکو ئێستاش ڕێگاکە داخراوە ماوەی نزیک ساڵێکە کە خەریکن، بەڵام تاوەکو ئێستا کارەکانیان بە کۆتا نەهاتووە.